بەو عقلیەتی کە تێیدا ژیانی کەرانە نەبەنە سەر و چۆن بتوانن ژیانێک بەرەو عاقڵبوون و بەرەو ژیربوون بڕۆن. سپاس بۆ ڕەب العالەمین. دڵی من گرنگ نییە، من خۆم بۆ خوا یەکلایی کردوەوە الحەمدولیلا کە ئەو کاتەی نووسیمە دەزانم چۆنم نووسیوە چەند کات و تەمەنم لێ سەرف کردووە و ئەو کتێبێک کە دەیبینی ئەوە بەس لە کاتی سەحەر نووسراوەتەوە بۆ زانیاریت، یعنی بەس کاتی پێشنوێژی بەیانی ئەو کاتێک کە خەڵک تێدا خەوتون من کارم لەسەر ئەوە کردووە بە ئاگایی خۆم ئەو خەڵکانە بە ئاگا بێنم کە خەوتون جا خەوتوی مادی بیان فیزیکی من خۆم بەرەمی خۆم دەزانم. ئەوەش یەک لە بەرەمەکان ئەوە 6 ساڵ و نیوی تەمەنم تێدا سەرف کردووە 540 سەرچاوی تێدا بەکاراتەوە بۆ معلوماتت، یعنی بەحث و تێزی دکتۆرا ئەگەر 100 سەرچاوی تێدا بەکار بێت لەنەوە دکتۆرایە بەحثە زۆر عیملاقی کردیان. بەڵام ئەوە لێ دەگەڕێم بۆ تەمەنێکی ژیانم کە عەرەب دەڵێ کتاب العالمی وەلەده المخەلەد، کتێبەکانی کەسی زاناگە خوای گەورە لێ قبولکە وەک منداڵێکی دەبی لە دوا ڕۆژی سوودی پێ بگەینی. منیش توانیومە بە دوو بەرهەم هەتا ئەو کێساتە بە زمانی کوردی شیرین بە پێشەنگایەکی کوردی بۆ گەنجی کورد بۆ کوردستان بۆ ئەو کەسانی کە تینوی علم و معریفەتن ئاشنایان بکەم بەو عقلیەتی کە تێیدا ژیانی کەرانە نەبەنە سەر و چۆن بتوانن ژیانێک بەرەو عاقڵبوون و بەرەو ژیربوون بڕۆن. تێیدا هەنگاو هەموو تاکێک کە پێویستی پێ بیخوێنێتەوە لە هەر ئاستێک بێ سوودی خۆی لە دەبینی. منیش وەک ئەوەی کە قبولکەن بۆ ئێوەی بەڕێز هەردوو بەرەمم پێشکەشی بەڕێستان دەکەم کەەوە لێرە نووسیمە، هیوادارم ئەو دیارێ بچووکەم لێ قبولکەن لە گەورەی خۆتان.